بەڵێ 104 دڵی کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکان. پۆڵایەک 104 هێرشراوتە سەر هاوڵاتێک بە پەلە پەیوەندی کۆکرد. بەڵێ فەرموو پۆلیس فریاکەوتن لەگەڵا. سەربازی ونی ئەم جارە پیاوێکە ماوەی 20 ساڵە لە ژوورێکدا چاودێری و بەدواداچوون بۆ هەموو ڕووداوێک دەکات. لە ڕێگەی بێتەل و تۆڕی پەیوەندیەکانی پۆلیسی فریاکەوتن ئاگادار دەکاتەوە و ڕووداوەکان کۆنتڕۆڵ دەکات. ئەم ژوورانەی ئەم خزمەتە گەورەیان لێ دەکرێت سنتەری خزمەتگوزاری 104 پۆلیسە کە بەشێکی سەرەکیە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی فریاکەوتن. بۆ بیانی وا دیارە کاتژمێر هەفتی بیانی لەگەڕ شتێرا و ماتۆسیکلێک وا دیاربوو لەناو ئۆتۆمۆبیلەکە دەسوڕایەوە دزی دەکات بۆ دەژیرەوە. تەقەکردن و دزی و هەڕەشە و شەڕکردن هەموو ئەو تاوان و کردەوە نایاساییانە ڕۆژانە ئەگەری ڕوودانیان هەیە. بۆ ڕێگریکردن و کۆنتڕۆڵکردنی ئەم حاڵەتانەش پۆلیس بەم ئەرکە هەڵدەستێ. بەشی هەرە گەورە و سەرەکی ئەم ئەرکەش بەشی خزمەتگوزاری 104 ڕۆڵی تێدا دەبینێت. بەڵێ پۆلیس فریاکەوتنە فەرموو. باشتر سەرچاو. برامەگەر پۆلیس ڕاکەنەوە دووشارە لێک نەفارێ لەبەر بەشەڕیان لەسەر جادێنا شارەوانی بەسەر نەکەوی. بەڵێ جۆری ئۆتۆمۆبیلەکان شارێکی کێسپۆرتازە ئەوی کەشکرۆڵەیە شارێکی کرۆلە و کێسپۆرتاز. باشە برا چەند کەسن نازانی؟ دوو نەفەر سای شارە نەفرە. باشە برا بەسەر چاو هەر ئێستا مەفرەت بۆ ڕوان دەکەم بەسەر چاو. هەڵۆ 104 پۆڵایەک 104 پۆڵایەک لەگەڵ نیدایی هەڵۆ 2 لە گەڕەکی شارەوانی لە فلکەی شارەوانی بەسەر دەکەوی لەوێ دوو ئۆتۆمبیل شکاندوتانەوە سەر یەکتری کێشەیان دروست کردووە پەیوەندی پێوە بکات. هەڵۆ توش پەیوەندی بە هەڵۆ 2 بکات لە فلکەی شارەوانی بەسەر دەکەوی لەوێ دوو ئۆتۆمبیل شکاندوتانەوە سەرێک دی کێشەیان دروست کردێ پەیوەندی پێوە بکات توش. ئەو مرۆڤە ئازا و دڵسۆزانە 24 کاتژمێر دابەش بووینە لە شەقام و شوێنە گشتیەکان بۆ نەهێشتنی تاوان لە پێناو خۆشگوزەرانی هاوڵاتیان. ئەوانە بۆ نەهێشتنی تاوان و پاراستنی ئارامی و سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان شەو ڕۆژ خزمەت دەکەن. ئەم شێرە کوڕانە شەونخۆنی دەکەن و سەرما و گەرما دەچێژن لە بارودۆخێکی نالەباری وەک ئەوەی ئەمڕۆی کوردستان تێکەوتووە. تەڕەکەشان سەقویلا بوو ئێستا تەڕەفی دەبینە بنکەی پۆلیس. وەرگیرە هەڵۆ 2 وەرگیرە دەستا خۆش بێت. 104 پۆلیسی فریاکەوتنە
دەبی خەڵک شتەش نامۆ ببینی یان ڕووداوێک ببینی لە هەر گەڕێکێک لە هەر شەقامەیەک لە هەر شوێنێک پەیوەندی بە 104 بکات. زۆر گرنگە حەقی وایە هەر کەسێک هەر هاوڵاتیەک کوردستانی وێ ڕقەمێ بزانین. وەسایلی گەیاندن زۆرە دەتوانێت هە لە موبایلەکەی خۆت خەزنی بکەی بۆ ئەوەی بە زووترین کات هەر ڕووداوێش نەخوازراوە یا هەر بۆ ڕووداوێش گومان لێکراوە بیبینی لایەنی پەیوەنددار لێ ئاگادار بکەیەوە. 104 ژمارە پۆلیسی فریاکەوتنە ئەگەر گومان لێکراوە کە بێ یا کوشتارە بێ یا دزێکە بێ یا کەسێک هەرەشە لێکرابی پەیوەندی بەو ژمارە دەکەی بۆ پۆلیس بێتن پۆلیس ڕۆ لە چی بەرچاو دەژێرتن بۆ ئەمنیەتی خەڵک دابین بکات. هەڵۆ پێنج بەڵێ 104 هەڵۆ پێنج لە سیستەمی GPS هەڵۆ دوو گەیشتە شوێنی دیاریکراوە بەڵام تۆ بەهەڵا ڕۆیشتی بگەڕێەوە فەرعی دواوەی لای دەستە چەم دەخۆش 104ەوە دەگەڕێنە شوێن دیاریکرا. پۆلیس فریاکەوتنە فەرموو. 104 بەشێکە لە پۆلیسی فریاکەوتنی هەولێر دڵ و ڕۆحی پۆلیسی فریاکەوتنە هەر ڕوودا و گرفتێک کە ڕوو دەدات پەیوەندی بە 104ەوە دەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە. 104 پێک هاتووە لە چەند هێلیی تەلەفۆن بۆ نمونە 104 هەشت هێڵمان هەیە هەشت هێڵە هەشت کەس دەتوانین لە یەک کاتدا پەیوەندی بکات بێزگە لە هێلەکانی تریش کە هەمانە وەکو هێلی 124 133 144 بێزگە لە مۆبایلیش کە هەمانە کۆڕەک تیلیکۆمە 0750 446 014 فەرموو هەڵۆ یەک گەیشتە شوێنی دیاریکراوە چێشێمان کۆنتڕۆڵ کرد و بەرەو بنکەی پۆلیسێ وەرگیرا دەستا خۆشبی. لە کاتژمێر هەشتی بەیانیەوە دەست دەکەین بە کاری ڕۆژانەی خۆمان لە کۆنتڕۆلی فریاکەوتنی 104 24 کاتژمێر دەوامی تێدا دەکرێت کە هاتین ئەرچی خۆمان وەرگرت لە هەواڵانی تر کە برین پێش ئێمە لێرە بووینە پێیان دەڵێمزانین چ ڕووداوێک یاخود چ شتێکی تر هەبووە لیان وەردەگرین و ئەو کات دەست بە ئیشی ڕۆژانەی خۆمان دەکرێت. بەڵێ فەرموو پۆلیسی فریاکەوتن لەگەڵا باش سوپاس. هەروەها 104 سنووری بێ سنوورە دەتوان بڵێم بێ سنوورە زۆر جاری وا هەبووە لە بەغدا یاخود لە باشووری عێراق پەیوەندیمان پێوەکراوە یاخود لە دەرەوەی وڵاتیش پەیوەندیمان پێوەکراوە بە ڕوودانی ڕوودا و بۆ نەزارێکیان لە بەریتانیا یەکێک پەیوەندی بە 104 کرد کە ڕووداوێک هەبوو لێرە لە ناگەڕێکێک لە شارێکی هەولێر لە ئەوروپاوە پەیوەندیان بە ئێمەوە کرد ئێمەش هاوکاریمان کرد و ڕووداوەکە کۆنتڕۆڵ کرا و چەند جاری تریش ینی زۆر کەس هەبووە لە سلێمانی لە دهۆک لە زاخۆ ینی پەیوەندی بە ئێمەوە کردووە کە بەبوونی ڕوودا و لەو شوێنە ئێمەش برین شوێنی مەبەستمان ئاگادار کردوتەوە بۆ جارێکیان لە سلێمانی عینەن ئەوەها ڕووداوێک هەبوو شەڕێک هەبوو لەوێ پەیوەندیان بە ئێمەوە کرد ئێمە ئاگاداری کۆنتڕۆلی فریاکەوتنی سلێمانیمان کردەوە ژمارەی مۆبایلی ئەو کەسێک کە پەیوەندی بە ئێمەوە کردبوو ئاگاداری کۆنتڕۆلی فریاکەوتنی سلێمانیمان کردەوە بۆ جۆرە ڕووداوەی کە لەو گەڕەکە هەیە لە ناو سلێمانی. ڕووداوەکانی ئێستا زۆر زیاترە لە چاوجاران لەبەر زۆربوونی خەڵک لەبەر ئەوەی خەڵک ئێستا زۆر بووە و تەبعاً لە هەر شوێنەکە خەڵک زۆر بێ ڕووداوی زیاتر دەبێت. کاتێک کە ئێمە ئاگەر دەکرێنەوە بە ڕوودا و بە دروستبوونی ڕوودا بە هەر ڕووداوێکە بێت مثلێمە شوێنی ڕووداوەکە وەردەگرین لە چ گەڕێکچێکە لە چ نزیکە مەفرەزەکانی ئێمەش لە ناو شاری هەولێرن دابەشمان کردوون یعنی کامە نیدامان کامە مەفرەزەمان لەو شوێنە نزیکە ئەو مەفرەزەیە ڕەوانی شوێنی ڕوودا و دەکەین بۆ ئەوەی بە زووترین کات بکاتە شوێن و ڕوودا
و سیستەمی GPS شمان هەیە کە دیار دەبی کە ئەو نیدایی کە جوولەی لە شوێنی خۆی کرد دیار دەبی کە دەچیتا شوێنی ڕووداو. هەڵۆ دوو فەرموو. وەرگیرە هەڵۆ دوو پەیوەندی پێ بکە هەڵۆ 500 توش پەیوەندی پێ بکە هاوکاری هەڵۆ دوو بکە. ئەو پەیوەندیانش کە وەڵامە درێتەوە لێرە شەفتاتمان هەیە هەر دوو ئەفسەر لەگەر 4 کارمەند پێکەوە لێرە ئەرگ بەسەر دەبن لەلایەن ئەفسەر و کارمەندەکانەوە وەڵامی پەیوەندیەکان دەدرێتەوە. زۆر جار هەیە خەڵک بەگاڵتە پەیوەندی بە ئێمەوە کردووە ینی وتوتی کە مەسەلەن لە شوێنێک شەڕێک هەیە کە تاکیدمان کردیتەوە و شەڕەکەش نەبووە دەرکەوتووە بە ینی بەگاڵتە پەیوەندی بە ئێمەوە کردووە. جارێکیان لە گەڕەکێک لە گەڕەکانی شاری هەولێر لە گەڕەکی منتکاوە یەکێک بە ناوی یەکێکی تر قسەی کردبوو پەیوەندی کردبوو کە ئێمەش مفرەزەکانی خۆمان ڕەوانە کرد دیار بوو ئەو ماڵا هیچ کێشەی نەبوو. منیش پەیوەندیم بە هەمان ژمارەوە کردەوە بەو نیدای خۆشمان وتم بزانە تەلەفۆنی چێ لێ دەدرێ ئەو کەسم لە بۆ دەستنیشانکە دیار بۆ ئەو کەسە هەل لە شوێن ڕووداو بوو کە پەیوەندیم پێوە کرد زەنجی ئەو مۆبایلەوی لێدرا ئەو کەسە دەژی کرا و دواتر هینامە دایک و ئیزراعەتی یاساییمان لەگەڵ کرد. نەقیب یاسین کەسێکە زۆر هێمنە لە ڕووی کارکردنەوە یعنی کارکردن لەگەری خۆشە و هاوکارێکی تاومانە لە ڕووی کارکردنەوە. نەقیب یاسین کاتێک کە پەیوەندی دەکرێت سەبارەت بە ڕووداوەکان زۆر بەغەمە کارەکەی خۆی خۆش دەوێت بەوردی بە دوواداچوون بۆ کارەکانی خۆی دەکاتن. نەقیب یاسین سەربازی وونە بە ماوەی 20 ساڵە لە بەڕێوەبەتی پۆلیسی فریاکەوتنی هەولێر کار دەکات لەگەڵ هاو پیشەکانی خۆی کە بە تەواوی ئیشوکارەکانی خۆی ئەنجام ئەداتن وجدانی خۆی ئاسوودە کردیە بەرامبەر ئیشوکارەکانی خۆی بەڵێ بە هەمان شووە برادەرەکانی تر کە لەگەڵی کارمەندەکانی ترکە لەگەڵیدانا هەر هەمویان بە یەک تیم هاوکارن بۆ ئەوەی خزمەتی شاری هەولێر بکەن. کۆنتڕۆلی سەبسا لە سیستەمەکی لەژێ سیستەمی جیهانی مۆدیرن کار دەکاتن سیستەمەکی نوێ بەرنامەی 360 پێدەرێن کەوا سیستەمێکی مۆدیرنە هاوڵاتیان دەتوان لێک کاتدا چەندین تەلەفۆنمان پەیوەندی پێوە بکەن. کۆدەکانیش کە کۆدی شاری هەولێر دەی بەکار بینە 066 هەشت هاوڵاتی دەتوان لێک کاتدا پەیوەندیمان پێ بکەن. هێری دیکەشمان هەیە وەکو 066 133 و زائیدن لە ڕێگەی پەیوەندی مۆبایلیش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن 436 ئەو هێڵانە کە لەناو هاوڵاتیاندا بڵاو بوونەتەوە زۆر بە ئاسانی دەتوان پەیوەندیمان پێ بکەن و ئەو ژمارە پەیوەندیانەش فرینە واتەکە هاوڵاتی کارتیشینەوە دەتوانانی پەیوەندیمان پێ بکات ئەوەش ئاسانکەری لە بۆیان. باشتر سەرچاو فەرموو. نەخۆشەکمەڵێ لە مستەشفای ویسمان بە خوێنە دەبی لە ئێوە دەستکەوێتە بەڕێزی زۆرە خینەکە ئەی بیزای باشە بەسەر چاو ناوی نەخۆشەکەتان ناوی نەخۆشەکە دەبێت بەڵێ ناوی نەخۆشەکە لە کام نەخۆشخانەیە باشە بەسەر چاو ئێستا من ئاگاداری مەفرەتەکانی خۆم دەکەمەوە ئەگەر لەو زۆرە خینەمان هەبی بەسەر چاو لەبۆ تاڕەوان دەکەین و ئاگاداریش دەکەینەوە لە سەرچارەوە بۆ گشت دەوریەکان چێ جۆری خوێنی ئەیبی زایدی هەیە و توانای بەخشینی هەیە بە ئاگادارمان بکاتەوە لە سەرچارەوە بۆ گشت دەوریەکان چێ خوێنی جۆری ئەیبی زایدە و توانای بەخشینی هەیە بە ئاگادارمان بکاتەوە. بەڵێ پۆلیس فریاکەوتنە فەرموو. ئەو بانکەدان وڵی خەرزێدایان کردی خاصن ئەو گەنجانە فەرمەوە سەعات تەرکشت سەعات بیدەڕواتە کاکە سەماعیدان ئەوە دەزانی وێژی نوڕان لێناگەڕە یەکەس بنی کاکە نەخۆشمانەی خەڵکیە تەرکشتش بنێر ئەوەی لە کۆرە مەکەنەوە باشە برا بەسەر چاو پارچشانە دەردەنێی
بەێ پاکشانە دەرکاکە بۆ پێزاری کردی یعنی با شتەکە گەورە نەبیێت بەسەر چاو برا بەسەر چاو هەر ئێستا بروشک 4 بروشک 5 4 پەیوەندی بە پێش پادشا دەشکن پێش پادشا نەفەر لەوەیە دیارە سەماعەکیاندان هەیە دەنجی سەماعەکەی خەڵکی بێزار کردیە دەریان کردنەوەی وەرجی لە 100 سال بروسکار وەرگرت هەر ئێستا پێوەستی وەرەکەی بەڵێ 100 سال بروسک پێنج وەرگرت بە دووەدا چ دەکەین پارکەکان تیجواری پارکان دەکەین ڕۆژانەوەی خەڵک تەلەفۆن دەکەن خەڵک بێزارەوە تیجوار ناو سنتەری شار دەکەن قەرەباڵغ تیجواری گەڕەکان دەکەین و دیدی هەر شتێکمان دیت کە بێزارکەری خەڵکی یا خۆ گژی یاساوی ئێمە دەستگیری دەکەین حیوانێک دەوێت خەڵکی بێزارەکە تەسیری دەکەویتە يلا كان پێم خۆشە دەوری نەقیب یاسین باز بکەم کە یەک لە ئەفسەرە لێهاتوەکانی بەڕێوەلایەتی پۆلیس فریاکەوتنی هەولێرە کە ماوەیەکی زۆرە خزمەتی شاری هەولێری کردووە هەر لە کۆنتڕۆلی سەدساریش بووە و لە ئیشەکەی خۆشیدا زۆر ممارسە و شارەزایە یەک لەو ئەفسەرانەیەکەوە زۆر ئارامە لەلایەنی گفتوگۆ لەگەر هاوڵاتێک کە باسی ئەوەش دەکەم زۆر هاوڵاتیە کە تەلەفۆن دەکاتن احتیمالە کۆنتڕۆل ئیزعاز بکە کۆنتڕۆلی سەدسار ئێمە دایمەن ئەو کێشەشمان هەبووە نەقیب یاسینی باوکم ماوەیەکی زۆرە بەردەوامە لە کارەکەی و زۆر ماندووە لە کارەکەی و خزمەت بە خەڵک دەکات و ئەو خزمەتە وای کردووە کە خەڵک خۆشیان بێ ئەو خۆشەویستە بۆتە جێگای شانازی لە بۆ ئێمە نەقیب یاسینی بابم زۆر ماندێ لە کارەکەی خۆی چۆن ماندێ لە پەروەردەکردنی ئێمە ئەو هەش ماندووە لە کارەکەی خۆی هەمیشە هەوڵی داوە بۆ پێشکەستنی دڵنیشتمانە مەترسیەکان زۆر جاری وا هەبووە ینی تووشی هەڕەشە بووینە لە بە تەلەفۆن لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ خەڵک ینی هەڕەشیان لێکردینە یاخود جنەویان پێداینە ینی زۆر جاری وا هەبووە هەڕەشەی خراپشیان لێکردینە ناخۆشترین ڕوودا و
کە بووبی و لە ژیانمدا کە من لێرە لەو بەشەی کارم کردبێ بەڕاستی هەموو ڕووداوەکان ناخۆشن بەڵام ئەو ڕووداوەی کە لام ناخۆش بوو ئەو ڕووداوی ئەو هوتێلە بوو کە نزیکەی 20-21 نەفەری تێدا سوتا و خنکە. زەحمەتی و ئاسایەکانی کاری ئێمە زۆرن ئێمە زۆر جار دەبین زاری وا هەیە تووشی چاومان تووشی کەمبینایی دەبی بەڕاستی یعنی یان ژانە سەر دەگرین یان پشتمان دێشە لەسەر ئەو کورسەیدا دەنشین بەڵام هەر ئەمە لە کارەکەی خۆمان ڕاست. داواکارین لە هاوڵاتیان لە خەڵکی خۆمان ئەو کەسانەی کە پەیوەندیمان پێوە دەکەن ینی پەیوەندیەکانیان ڕاست و دروست بێ بەغەڵەت نەبێ یاخود ئەو شەڕانەیان ئەو شتانەی کە ڕوو دەدات هەڵەمان نەدەنێ یاخود بە شێوەیەکی ڕاست ینی پێمان بڵێن جا بۆیە داواکارین لە هاوڵاتیان ئەو جۆرە کارانە نەکەن و زۆر جاریش خەڵک بەس تەنها نوکە دەکا یان دەڕەسێک لێدا فی سەبیل ئەوەیە خەتەکەمان مەشغوڵ بکە جا بۆیە داوایان لێ دەکەین کە ئەو جۆرە کارانە نەکەن و سەد سوار هەردەم لە خزمەتی هەموو کەسێکدایە و لە خزمەتی هاوڵاتیاندایە و هەر کەسێک لە گەورەوە تا بچووک پەیوەندیمان پێوکە ئێمە بەو پەڕی ڕێزەوە وەڵامیان دەدەینەوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر پەرە بەشە بدات بۆ ئەوەی ئێمەش بتوانین بە توانای خۆمان نەهێڵین جەریمە ڕوو بدات یاخود کەم بێتەوە یان ڕوودا و ڕوونەدات داواکارین هاوکاریمان بکەن. پێشتر ئێمە قوتابی بوون پاش تەواوکردنی خوێندن کە تەواومان کرد هەندێک کرێکاریمان کرد دوای پاش کرێکاری بیرم لەوە کردەوە کە بم بە پۆلیس بۆ خزمەتکردنی گەلەکەم و هاوڵاتیان 20 ساڵ پێش ئێستا زیاتر کەمتر ینی بووم بە پۆلیس و قۆناغ بە قۆناغ تا گەیشتمە ئەو ڕادەیە کە ئێستا پلەی نەقیبیم هەیە بۆیە ئەو کاڵم هەرجار بۆ خزمەتکردنی هاوڵاتیان چونکە کاری پۆلیسی بەڕاستی کارێکی پیرۆزە و دڵسۆزە کاری پۆلیسی ئەوەیە بۆ ئەوەی کە لە کاتی ڕوودان هەوڵ بدا ڕوودا و کەم بکرێتەوە یاخود نەهێڵی ڕوودا و ڕوو بدات لەبەر ئەوەی ئەو کارم هەڵبژار. تلفۆن لۆ کردیمەوە پارە دەمێ سەر تاجیر اخواننا صار الناس يلا بابا يلا بينا ئێمە ئەرکمان 24 کاتژمێرە بە 24 کاتژمێری لە ئەرکداین لەبەر ئەوەی هیچ جەژن و بۆنەیەک ئێمە نامانگرێتەوە بۆ ئەوەی لە خزمەتی هاوڵاتیان دابین چونکە هەربوو جەژن و ڕۆژێکیش لە بۆ ئێمە هەر ئەرچی ئەحتیاجی خۆمانە. خێزانەکەم هاوکاری و پاڵپشتی ئێمەیان کردووە هەر بەهۆی هاوکاری و پاڵپشتی ئەوان بوو کە من
خزمەت بکەم و لە پلەی پۆلیسیەوە تاکو گەیشتمە ئەو پلەیە بە هاوکاری و پاڵپشتی ئەوان بوو من گەیشتمە ئەو پلەیە و هەروەها منیش پاڵپشتی و هاوکاری ئەوانم کرد و بۆ ئەوەی خزمەتیان بکەم. تا ئێستا بە فەرمی کەس دەستخۆشی لێ نەکردیمە بەڵام لەلایەن بڕێوەبەر و ئەفسەری بنکەی پۆلیسی فریاکەوتن بە شەفاوی زۆر جار دەستخۆشیان لێ کردیمە. ئێمە پاڵپشتی نەقیب یاسین و هەموو کارمەدانی بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی هەولێر دەکەین کەوا بە گەرمە بە سەرما لەسەر شەقامەکانن کە هەموو ئامانجیان خزمەتکردنی خەڵکی شاری هەولێری خۆشەویستە. ئێمە دەستخۆشیان لێ دەکەین، دەستخۆشی لە کارمەدەکانی بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتن دەکەین، دەستخۆشی لە ئەفسەرەکان دەکەین، دەستخۆشی لە نەقیب یاسین دەکەین کە توانیتی زۆر بە جوانی وجدانی خۆی ئاسوودە بکاتن بەرامبەر کارەکەی خۆی زۆر بە جوانی ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکات. ئەمە دیاری بەرنامەی سەربازیونە لە کەناڵی 24 بۆ بەڕێزت ئامادەکراوە. شایانی ئەم دیاری ئیشاڵە هەستە کەوتی دەبین بۆ خەڵک. ئەم دوو دیارە بچووکەش لەلایەن بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی هەولێر ئامادەکراوە بۆ بەڕێزت بۆ ئەوەی هاندانێک بی بەردەوام بی لە خزمەتکردن بۆ هاندانش بۆ ئەو کارمەدان و ئەفسەرانی بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتن بیتن دەستخۆشی لێ دەکەن ئیشاڵە هەموو موفەق زۆر سپاس منیش ئامادەم هەر هەموو کاتێک لە